بەرهەمی نەوت گەیشتە 220,000 و هیچی ڕادەستی بەغدا نەکراوە و باز لە ڕێکەوتنیش دەکرێت. لە بەغداوە هۆکاری دواکەوتنی ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێمە ئاشکرا دەکرێت. ناوەڕۆکی پاکێجێکی 29 خاڵی جەهەپا لەبارەی چارەسەری پرسی کورد لە تورکیا ئاشکرا دەکرێت. باگوێرەی زانیاریەکان بەرهەمهێنانی نەوت لە کێڵگەی شێخان دەستی پێکردوتەوە. ئەوەش سێم کێڵگەیە لەم هەفتەیە بەرهەمهێنانی نەوتی تێدا دەست پێ بکاتەوە. ئەو پێش بێت ئێستا ئاستی بەرهەمهێنانی نەوت لە هەرێم بۆ 220,000 بەرمیل نەوت بەرز بۆتەوە. هاوکات ستاندەرزانی وێتی حکوومەتی هەرێم لەبارەی نەوتەوە پێشنیازێکی نوێی داوەتە بەغدا کەوا جگە لەو بڕێکە حکوومەتی هەرێم بۆ پێداویستی ناوەخۆ دەیجێڕێتەوە 100% نەوتیش بدرێت بە کۆمپانیاکان کە ئەو بڕی دەمایەوە 96,000 بەرمیل نەوت بوو کە ئەویش ڕادەستی کۆمپانیای سۆمۆ بکرێت. بەڵام حکوومەتی عێراق ئەو پێشنیازەی حکوومەتی هەرێمی ڕەت کردوتەوە. ئەوە لە کاتێکدا ئەمڕۆ وەزارەتی سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێم ڕایگەیاند کە لەگەڵ وەزارەتی نەوتی عێراق لەسەر دەستپێکردنەوەی هەناردەکردنی نەوتی خاوی هەرێم لەژێر میکانیزمێکی تایبەتدا ڕێک کەوتوت. لە ناوەڕاستی مانگی هەژ نزیک دەبینەوە، بەڵام تاوەکو ئێستا فەرمانبەرانی هەرێم موچەی مانگی شەشیان وەرنەگرتووە. سۆران عومەر ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق ڕایگەیاند هێشتا حکوومەتی هەرێم هەوڵی نەداوە ئەو 120 میلیارد دینارەی کە ڕێککەوتنی لەسەر کراوە لە داهاتە ناوخۆیەکاندا بدات بە بەغدا. ئاماژەی بەوەش کرد هێشتا هەناردەکردنی نەوتی هەرێم دەستی پێ نەکردوتەوە. هەر بۆیە حکوومەتی فیدراڵی چاوەڕێی جێبەجێکردنی تەواوەتی پابەندی حکوومەتی هەرێمە بۆ بڕیاردان لەسەر ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێم. پارتی گەلی کۆماری جاپا پاکێجێکی 29 خاڵی پێشکەشی ئەو لیژنە پەرلەمانیە دەکات بۆ ڕەخساندنی زەمینەسازی پرۆسەی چەکدانانی پەکەکە. داوا دەکات پرسی کورد بە ڕێگە چارەی دیموکراتیانە چارەسەر بکرێت و کۆتایی بەدانانی قەیوم بۆ شارەوانیەکان بهێندرێت. جاپا کە گەورەترین پارتی ئۆپۆزیسیۆنە لە تورکیا لە پاکێجێکدا کە لە 29 خاڵ پێکاتووە و پێشکەشی ئەو لیژنە پەرلەمانیە دەکات بۆ ڕەخساندنی زەمینەسازی پرۆسەی چەکدانانی پەکەکە پێکێنراوە. لە پاکێجەکە داوا دەکات پرسی کورد بە ڕێگە چارەی دیموکراتیانە چارەسەر بکرێت و کۆتایی بەدانانی قەیوم بۆ شارەوانیەکان بهێندرێت و بەکارکردن بە بڕیارەکانی دادگای مافی مرۆڤی ئەوروپا زیندانیا سیاسیەکان ئازاد بکرێت.